هەڵبژاردنەکانی ئەمڕۆی تورکیا چی هەیە چی نوێ هەیە لەسەرم هەڵبژاردنە پێشوەختە زانیاری زیاتر بۆ بینەران. سڵاو لە ئێوە بێ بەیانیتان باش ماوەیەک پێش ئێستا سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی هەدەپە دەنجیدا لە ئیستانبول و وتارێکی کورتیدا ئێمە ئازانین کە سەرکردەی پارتەکان لە کاتی هەڵبژاردنەکاندا ناتوانن قسەی زۆر سەڕێح بکەن بۆیە تەنها ئاماژەی بەوە داخوازیارین ئەم هەڵبژاردنە دیموکراسی بچەسپێنە لە تورکیا و ڕایگەیان کە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر گرنگە لە مێژووی تورکیا. خوازیارم کە ئاماژە بەوە بدەم ڕەجەب تەیب ئەردۆغان یەکەم سەرۆکۆماری تورکیایە کە داوای هەڵبژاردننی پێشوەخت بکات لە دوای ساڵی 1923 و دامەزراندنی کۆماری تورکیا. بۆیە ئەم هەڵبژاردنە زۆر چارە نووسازە بێ بۆ دوو هێزی سەرەکی لە ناوخۆی تورکیادا. هەرچەند چوار پارت ڕکابەری یەکترەکەن کە هەر یەکە لە پارتەکانی ئەکەپە و جەهەپە و مەهەپە و هەدەپەن، بەڵام ڕکابەری تون لە نێوان هەریەکە لە پارتەکانی ئەکەپە و هەدەپەدایە. لە ئێستادا هەدەپە گرە و لەسەرەوەکە کە دووبارە زیاتر لە سەدادەی دەنگەکان بەدەست بێنێتەوە و بچێتە پەرلەمان کە لە هەڵبژاردنی پێشودا توانێت هێشتا کورسی مسۆگەر بکات. بە هەمان شێوەوە پارتی دادوگەشە بێدان ئەکەپە خوازیاری ئەوەیە کە زیاتر لە دەنگەکانی پێشوو بێنێت کە لە هەڵبژاردنی پێشودا 250 کورسی بەدەستێنە. خوازیاری ئەوەیە کە بەلایانی کەمەوە 267 کورسی بەدەست بێنە بۆی بتوانێت بەتەنها حکوومەتی داهاتوو پێک بێنەوە. زۆرێک لە ڕایگشتی تورکیا کە لە 65 ڕایگشتی تورکیا لەگەڵەوەدایە کە حکوومەت لە تورکیا لە یەک پارت پێک بێت، بەڵام ئەگەرێکی زۆرەیە کە دووبارە ئەکەپە ناتوانێت بەتەنها حکوومەت پێک بێنێت بۆیە ناچار دەبێت لەگەڵ پارتەکاندا دانوستان بکات بۆ ئەوەی حکوومەتێکی ئەگەر نەیتوانی کۆشان ئەگەرم دوو حاڵەتە هیچیان ڕووی نەدا. بۆ نمونە ئەکەپە نەیتوانی ڕێژەی کورسی پێویست بەدەست بێنێ بۆی بتوانێت بەتەنیا حکوومەت پێک بێنێ و هەمان ئەزمموی دوای حوتی حوزەیران دووبارە بۆ کە نەتوانی هاوپەیمانەتی پێک بێنێ ئەو کاتی ڕووەدا. بەڵێ لە ڕاستیدا ئەکەپە هەوڵێکی زۆری داوە بۆی بتوانێت لەم هەڵبژاردنەدا دەنگی زۆری نەبەدەست بێنێ. ئەو پێکدانانەی کە لە ناوچە کوردەکان دروست کراوە و مەسلەی زەقکردنەوەی جەنگی تیرۆر و تەنانەت ئەو یەرشانەی کە تورکیا دەست پێ کرد بۆ سووریا کە نزیکەی لە سەدا 90 بۆ سەرهێز کوردیەکان و تەنانەت پارتی کرێکارانی کوردستان بوون و تەنانەت خودی ئەردۆغان و داودۆغڵۆ ئاماژەیان بەوەدا کە ئێمە ڕشما کردوتە سەر هێزەکانی یاپەگا لە سووریا. ئەمانە هەوڵەکانی ئەکەپە بوون بۆی دەنگی زۆری نەبەدەست بێن لەم هەڵبژاردنەدا. بەڵام ئەگەر ئەم حاڵەتانە ڕووی نەدا ئەوە پێشبینی ئەکرێت دووبارە ئەردۆغان یاخود وەکو سەرۆکۆماری تورکیا یاخود پەرلەمانی تورکیا داوای هەڵبژاردنێکی تری پێشوەخت بکەن. بەڵام پێشبینی دەکرێت کە ڕای گشتی تورکیا هەڵوێستی ئەم جۆرە لەم هەنگاوە قوبڵ نەکات و ئەوەندەی تر متمانە بە ئەکەپە نەمێنێ و هەر هەڵبژاردنێکی تری پێشوەخت پێشبینی دەکرێت کە لە بەرژەوەندی ئەکەپە نەبێت. بۆیە ئەکەپە هەموو هەوڵەکانی چڕاکاتەوە بۆ ئەوەی دوا بە دوای ئەم هەڵبژاردنە بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر نەیتوانی دەنگی زۆری نەبەدەست بێنەوە ئەوە هەوڵ بدا هەوپەیمانی پێک بێنێ بە تایبەت نزیک بێتەوە لە کوردەکان کە لە هەندێ بۆچوندا ڕاستە پێکدادانی زۆر یان هەیە و لە دوای مانگی تەمووزەوە پرۆسەی هەشتی بەرەو کۆتایی دەچێت، بەڵام ئەکرێت دووبارە ئەم پرۆسەیە دەست پێ بکرێتەوە و لە باشە گەر دەکرا گەرەمە ئۆپشنێکی باش بوو پێشتر بۆ نمونە بۆمە نەکرا ئەگەر دوای حوتی حوزەیران بەڵێ ڕێکەوتن و هاوپەیمانەتی بۆ نمونە لەگەڵ هەدەپەدا بۆ گەر ئاک پارتی بیتوانێت ئەمە بکات ئەنی بۆ دوای حوتی حوزەیران ئەمەی نەکرد. بێگومان ئەکەپە خوازیاری ئەوە بوو کە بەم هەڵبژاردنە پێشوەختەکە شتا دیار نییە ئەنجامەکانی چۆنە بێت. خوازیارەوە بوون کە هەڵبژاردنێکی پێشوەختە ئەنجام بدەنەوە بۆ ئەوەی بتوانن خۆیان حکوومەتی زۆری ناپێک بێنن. بۆیە ئامانج لەوەی کە لە ماوەی 5 مانگی ڕابردوودا هیچ هاوپەیمانێتێک پێک نەهات و هەوڵی جدینە بوو بۆ دروستکردنی حکوومەت تەنها ئەوە بوو کە ئەکەپە لە دوای ئەوەی لە 2001ەوە توانیوێتی بێتە سەر دەسەڵاتەوە دووبارە بەردەوامی بدا بە دەسەڵاتی خۆی. بەڵام دوا بە دوای ئەم ئەنجامی ئەم هەڵبژاردنانە بێگومان فشارەکان زیاتر لەسەر ئەکەپە ئەبن بۆ ئەوەی دۆخی تورکیا چیتر بەم ئاقارەیان نەڕوات، چونکە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ناسەقامگیری ئاسایشەوە ڕای گشتی تورکیا لە ئێستادا نیگەرانە و چاوەڕوانی واکەن لە دوا بە دوای ئەم هەڵبژاردنە سەقامگیری بەخۆیەوە ببینێت. کۆشان لە ژووری ڕووماڵی هەڵبژاردنە پێشوەختەکەی تورکیا سپاس بۆ زانیاریەکانت دواتر بۆ هەشتێکی نوێ دەگەڕێم وڵات بەڵێ بەڕێزان لە درێژ